تەپەڕاش ناوی گوندێکە لە سنووری سەیسادق، هاوسنوورە لەگەڵ گوندەکانی کەلۆڕان، ناوگردان و هەیاسەدا. یەکێکە لەو گوندانەی توانوێتی بەشێک لە بەرهەمی تەڕەکاڵ بۆ دانیشتوانی ناوچەکە پڕ بکاتەوە. گوندێکی سەر بە سەیسایەقین، بەڵام حالێن ئیسە بووین بە گەڕێکە لە سەیسایەق لەبەرەوە لە ماسەرپیلانی تازە سەر بە سەیسایەقین. گوندی ئێمە ئیسە تقریبان بە فۆڕم 202 ماڵین، بەڵام عەدەدی نەفەرەکەمان تقریبان 911 کەسی تیایی بە زۆری خەریکی کچوکاڵین. لەبەرەوە ئێمە عەرزەکەمان تەختە، عەرزەکەمان ئاومان هەیە، لەبەرەوە ئاوی هێر عەرز نەک ئاوی گۆگە ئەوانە، کاتی خۆی ئاوی سراومان بووکە، بەڵام ئیسا ئەوە نەما بەر سەیسایە کەوت پڕ بووەتەوە، بەڵام بە زۆری ئیسا حەفرمانە تقریبان 107 حەفری هەڵکەنداومان هەیە. عارف سووری لە ئەفرینی ڕۆژاوای کوردستانەوە ئاوارە بووە و لە قەزای سەیسادق نیشتەجێیە. خەمی جوتیارانی شارە زووری لە کۆڵناوە و پەیوەندیەکی باشی لەگەڵیاندا هەیە. سەرکاری ژمارەیەکی زۆر کرێکاری ڕۆژاوای کوردستانە و ڕۆژانە لە ناو دەشتی شارە زووردا لەگەڵ هاوشاریەکانیدا کار دەکەن و بەرهەمی جوتیاران کۆ دەکەنەوە. ئێمە خەڵکی عەفرینن، یعنی هەر خەڵکێ زیرعەتن، یعنی ئەم ئیشە لە عەفرین لێرەش هەیە، زەیتۆن، پیواز هەموو یعنی شتی ئێمە دکن. ئێمەژی بەر ساڵی تقریبان 2014 من هاتمە سەیسادقم. من خۆ سەرکارم، تقریبان 20 کرەکاری ئێمە خەڵکی عەفرینن، گەلە ئێمە ئیش دکەن. ئێستا ئەم ئیشە مناڵینە بووە و پیوازە هەر یەک تیر یعنی عایلەکی تێ هەیە. ئە بە شەبەکە ئیش دکەن، یعنی نە بە ڕۆژانەیە. و بەر گەرمە حتانی عەسر نتوان بێمین، یعنی حتا سەعات 12 تەوا. بەیانی زوو ئێمە تێن سەعات تەورێ 4:30 و 5 هەر لێرەنە. ئەم بە عەرزە من بژاریژی کردیە، بژاری پیوازیژی کردیە. وەڵا برا ئەم پیوازە ئێمە هەر هێلیکن فسخە دەری دەکەن، ئەمە فسخەیە، ئەمە فسخەیە، ئەمە قەویە. ئەمە ئێمە شەبەکە تقریبان 1500 دینار هێلی دکن. ئەم قەویە شەبەکە 1000 دینار هێلی دکن. نەفەر هەیە 20 شەبەکە دکەن، نەفەر هەیە 15 دکەن، نەفەر هەیە 30 شەبەکە دکە، یعنی هەر کەسێکی قووەتی خۆ دکە. هەمیشە ئێمە تەواو کرد، مەسەن چەند شەبەکەمە هێلی کرد دنووسن، من خۆ هەر ڕۆژ دژمێرم چەند شەبەکە کردنە، سابەکەی عەرز من دەڵێ مەسەن 1000 شەبەکە 1500 ئەوەژی بارت کرد بدە عەلو سلێمانی. لە عەلو سلێمانیش هەر بازار تەحدید نییە. ڕۆژێکێ مەسەلەن 300 ڕۆژێکێ 250 ڕۆژێکێ 260 یعنی تەکلیفی هەیە سەر ئەم پیوازە هەیە یعنی. زراعت زۆر زرارە، زانی چۆنە؟ ئێزا تۆ هەر خزمەتی نەکی زرارە، پایی فەقیر نتوانە زراعەتی بکە.
زراعت جی پای شرازای لازمه یعنی پای پی نازانه به زراعتی بکه زراره وقت آن پرچه حجم همه ملای نو گردنه یعنی ام زراعتا کردیا ماشاءالله خدمتی لی کردیا هیا یک پرچه لیری هیا جی بروسیلیکا خدمتی لی نکردیا هر زراره برای ما سلاجه بو سلاجه یک براده ایمد بین براد ایمد بین سلاجه زین چونه یعنی ام موسمه ستویلی که ببی مثلا لیر سی صادق بکیش یک شون برگرمه 10 روز همو گنیبه لیر سلاجه نیه همو دبن علو مجبور افروشه اذا یک هفته نفروشه 2 هفته نفروشه پیوازه که گنیبه صعبه که عرض چی بکه یعنی لیر سلاجه نیه ام پیوازه خزنی کن بو پره که اصلا مجبور افروشه من تقريبا بشوين ساڵەوێ تەماتەیەکەم و وام ناو تەماتە و تەماتەیەکەم جاران بە گۆ لەمان کرد عەزیەتی زۆر زۆر و ئیسە کاراسانی کریا ئەم نایلۆن و پلاستیک و مەکینە ئاو بەڵێ مەسرفێکی بە خۆت ئەکەوتە سەرشانی فەلاحەکان بەڵام ئیتر ئاسانکاریشە و تۆزی عەزیەتەکەی بۆ فەلاحەکەم بۆتەوە بۆ ئاودانەکەی بەڵام ئیتر مەسرفیشی هەیە هەموو عەرزێک بە کەموزیایی عەرزەکە پارە چێتە سەری ملیۆنێ 2 ملیۆن 3 ملیۆن تا چەند زیاوێ زیاتر کەوتە سەری ئینتاجەکەیشی بە خۆتە ئەم نایلۆن و هینە لەبەرەوەی تەماتەکە ئەوسا ئاو لێدا ئیسە لێی نادا ئاو ناگەنێ هیچی پێ نایە بەسەر نایلۆنەکەەوە نایلۆنەکە تەرنابێ و نایاڵێکی پێبێ ئەم سیفەتە باشەی هەیە ئەم نایلۆنە و لەوەی شۆ ئینتاجی زیاتر ئەدا لەوەی شۆ عەزیەتی کەمترە بۆ فەلاح ئەمەی هەیە ئەم منسوومی ئەم کات و زەمەنە ئەو کاتێم بە گۆ لەمان کرد بێ بخسایە بەلاو نەیڵایە تەماتە زەرعەکە ئاو لێدا و ئیسەکی ئاکە زۆر کاراسانی کردیاوە بەڵام مەسرفی زیاترە گازی مەکینە ئاو بکڕە و بەنزین بکڕە و گاز بکڕە و ئەمانەی لەسەرە تۆزێ بۆ مەقەزێ مەسرفەکەی مەسرفی لەسەرە ئێمە کاتی خۆی بە گۆلەکە بێ بە پاچ بکردایە ئەم دەرمان و ئالیات و شتە نەبوو کاتی خۆی ئیسە ئەم دەرمانی سەوزی بڕوو ئەمە هاتیە ئێمە هەر بە مەزاخە دەرمان دەکەین سەرگۆلەکانی دەرمانەکەین وتر ئەوە نەما بە پاچ بیکە و پاچە کۆڵی بکە ئۆمەیکەوەی بکە هەر دەرمانێکی سەرگۆلەکانیەکەین و ئەوەیشی کە تەماتەکەی تیایە نایلۆنەکە نایڵە بژارەکەی حاصل بێ و گەورە بێ و عەزەی تەماتە ڕۆستەکە بدا ئەو سفەتەی هەیە ئەمە بە دەرمان ئێمە ئەیکەین بە پاچ کۆڵ ئەمان نایکەین ئەم تەڕەکاڵە گەرەکێتی ئاوی دە ڕۆژانە لە هاوینە ئێمە ئەم وڵاتی ئێمە شارە زوورە گەرمە زیاو لە حەد گەرمە پلەی گەرما 45 و 50 و 40 ئەوانەیە بۆ ئێمە زۆر گەرمە باشه
کاتی خۆی ئێمە ئەرزێکمان ئاوا تۆزە خۆشوێکەمان بە دووکان شەڵەکەمان پیاوەشان ئەم نالۆنیشێن و بەخوا بڕێ دار و هەژوومە هەوڵم داوە سەریا شەڵەکە سەوزە بوو دوایی وەشەبکەمان کرد ئەمان من بەو دەشتە بەکرێکا دنکە لێمانە کرد و ئاوا لە قراخی گۆلەکانە ئەمانە قراخی گۆل ئەمە ئاەتێتی ئەمتی تێبوو نالۆنێش ئیستەکێ ئێمە مانگی دوانزە ئەبێ بچین جێبەجێ تێکەوین ئەو شوێنێک کە ئاژەڵ و حیوانی هەیە پێین بێرین پێینی حیوان بێین لەگەڵ خۆڵ ئامێتێکین بە بیبێژینەوە بیکەینە ناو ئەم کیسەیەکەیە کیسەی بچوو ئەیکەنە ناوی مدەی 40 شەو 2 مانگ 40 شەو ئێمە ئەم لە ناو زنجێکی نالۆنی بە قۆتی بۆکەین 7 مەتر 8 مەتر نالۆنی بۆ هەڵدەین بە 6 مەتر ئەیکەین بە ناو زنجەکە لە مانگی تقریبان هەوڵی مانگی 2 ئێمە دەستەکەین بە ئەو کیسەدانیانە کیسەکان خۆڵ تێگەن و پێین تێگەن بەکرێکار ناوکەکەی تێگەین دنکە ناوکی تێەکەین لە نا ئەو زنجا لە مانگی دووە بە باران و بەسەرما لە لای خۆمان لە ماڵە هەش نۆ سنجیوا ئەەکەین هەتا ئەگەیەتە نزیکی 23 دەیسێ لەو کاتا ئیتی شەڵەکەمان پێ ئەگەیە لەنا ئەو کیسا لە ئەو زنجا ئەگە ساڵەکەی زۆر سەختی ئاگریشی بۆ بەکارتێن ناو زنجەکە لەبەرەوە نەفەوتێ بەوە بەکاری تێنین ئەیکەینە نا ئەو زنجا بەکای تێن ئەو کیسانە دوایەکەی ناو سنووقانە سنووقی ئاوە ڕزیەکەی ناو سنووق ئەبێن بەو دەشتە بەسە ئەو ناوان تەوزیەکەن کەکا لێدا بۆمان ئیسە منسوبی ئەم تیتێبوونیان ئاواکرێ یەکێکی زۆر دەساتی بە قۆت یەکێ لە مەشتەرێکە مەشتەر بە پارەی گەرەکە 2 ملیۆن دیان ملیۆنێکی ملیۆنی پارەی گەرەکەویش لە مەشتەر بۆ دەکەن بە پارێکی وا بۆتەکەن لە مەشتەر بە پارە بۆ دەکەن بەڵام هیچ کیسەکە بۆ تەماتەکە ئێمە نەجاعەتی ئاو لە زیاتر نەجاعەتی لێ بۆ ئێمە چاکترە بەروبوومەکەی زیاتر ئەدا هەتاوەکو مەشتەلەکە ئەم تەماتە ئێمە لە دەی سێ تقریبان ئیتر لێ دێن هەتا مانگ یەکی چوار ئێمە لێوە لێدانەکەی لە دەی سێ دەست پێەکە لێدانەکەی لەناو ئەم جاتیان لەم دەشە لێ دێن پەنا بەخوا ساڵی وایە سەرمای ژەیبا ساڵی وایە دەرەچێت هەتا زوو لێ دەی بەقەوەترە لە دەی سێ لێ دێن تا یەکی چوار پێگەیە لە دەی 6 دەستەکە بە پێگەین لە دەی 6 پێگەیە تا ئیمڕۆ پێگەیە ئیسەش تەمەتە ئینتاجەدا لە دەی سێەوە هەتا لە دەی 6 هەتا ئیسەکی ئەم تەماتە پێگەیە ئەوە ماوە تۆ ئینتاجە تا ئیسە تەماتەیەکی وە بەرەکەتە هەتا بڵێ بەس داخی 100 داخم پارە ناکە لە دەشتی شارە زووردا زۆربەی زەویەکان بە شێوەی کلاسیک دەچێنرێن بۆیە پێگەیشتنی بەرووبوومی کشت و کاڵی دەکەوێتە وەرزی هاوینەوە ئەمە شوای کردووە لە وەرزەکانی تردا بەرهەم نەبێت و زەویەکان بە بەتاڵی بمێنەوە داچێنانی بامێ بڵین دەستپێکردنی نەورۆزە دەست پێەکە کردنەوە ژێر و تقریبا تا 4 مەسوومی کردنی ئەوێ بیۆشێنی تقریبا لە 25 پێگا ئەترووە ساڵیش کەوتووە ساڵەیە ساڵەکەی درەنگ پەڵەدا ئەچێتە نزیکی 15 ساڵی وای شەیە کە بڵین زوو پەڵەبدا کە سەرماینی کرد لە مانگی دا تەواوێ خۆی جاران بامێ کوردیە بوو بامەیەکی خڕ بوو ئیسا ئەو نەوعە هەیە ئیسا من ئەم نەوعە ئەوە تقریبا 5 ساڵ ئەم حلەیەکەم ئەم حلێ تقریبا بەروبوومەکەی باشترە دوایەوە ئاڵۆشی کەمترە لە بازاڕژە سیعرەکەی تقریبا جیاوازترە لەو باشترە خۆی دەشتی شارە زوور دەشتێکی بەپیتە چۆن ئەڵێن نەوتمانەیە بەداخە نەوتەکە لەوانەی سیفامان لێ نەکردێ بەس دەشتی شارە زوور وەکی نەوت وایە ئەوەی تۆ بتەوێ
بەرەبووم تەداتێ لە گەنمە لە پاقلەیە لە ترۆزیە خەیارە هەنارە کاڵەکە شووتێ هەموو میوەکان ئەگەر تااقەت و لەگەڵا بێ خاکێکی بەپیتمانەیە خاکێکی کەشوایەکی سپاس بۆ خوا باشە جێگیرە کەشواوەکەمان حکوومەت پلانی هەبێ هەری کار بۆ گەنجەکانمان بۆین من ئەیسانی ئەگەر بێ پلانی نەوێ من ئیسا یعنی لە هەفتەیەکە تقریبا 1,100,000 بە کرێکارە دەم یەک کرێکاری کوردی دیانی خۆت ئەزانی تەسویر و کردو هەمی خوشک و برای عەرەبە ئەگەر ئەوانیش نەبێ نییە خەڵکی دیان نەماچی کابراڵێ تااقەتی ئیشینی قەنەعەت کە لاڵە بجە لە سیروان تێکەوتم 10 نەفەرم دەست نەکەوتێ 5 نەفەری کوردم دەست نەکەوتو یعنی ڕێزمێ تەماڵخانەیەکیان دروست کردووە کاورا جوتیار نییە لە دایرایە فەلاعەتەکە یعنی هیچ ئیشێکیانی بۆ ساق نابێتەوە من پێم خۆش نییە کاورایەک پاڵ بە عەرەبانەیەنی کیلوێتە ماتە بە 2000 سێنی حکوومەتەقە پلانی بێ ئێستا بۆ نمونە تەماتە 500 دینارکە بۆ فەلاعی سیفای لێگە یعنی گومرگێکی لەسەردانێ باجێکی لەسەردانێ بەروبوومی جوتیاران ئەگەر کەم و با لە وڵاتەوە بێ قەچێکە بێت یعنی لەسەر خەڵکی فەقیرۆژار گرانەوێ بۆ نمونە ئێستا تەماتە لە 500 دینارە بێسێ یعنی جوتیاری سیفای لێگە بۆ نمونە بامیەکە ئەم بامیە ساڵی وایە 1000 دینارەکە ساڵی وایە 2000ەکە ساڵی وایە 2.5 ساڵی وایە 1500 سپاس بۆ خوایم ساڵەوە بۆنەی ئەم بینەوە پارەی کرد هەموو ڕزقێ پارەی کرد یعنی سیعرێکی لەسەردانێن هەم خەڵک زەرەر نەکە هەم جوتیاران زەرەر نەکە ئیسا تەماتە چووە 2000 قەیچێکە با لە ئێرانەوە بێ من ئەڵێم ئەگەر بە بەردەوامی تەماتە 500 دینارکە بۆ جوتیار عیبی نییە خەیار 500 دینارکە بۆ جوتیار عیبی نییە کاورا 500,000 معنای نییە کیلوێ تەماتە بسێنێ بە 2000 کیلوێ خەیار بسێنێ بە 2000 یعنی من ئەوێ بەس ئام لە مەسلحەت و باخەڵی خۆم ئەم لە مەسلحەت و باخەڵی هاوڵاتیەکان نیە بەنجان سەرەتا تۆوە لە مانگی دووە دایەنین ینی لە ناو زنجە بێت دەڵقوشتی بۆڵ دەیت و زنج شکێچکە دنیا سادە لە دنیا سارە دوای ئەوە مانگی چوار و ئەو ناوە لی ئەدەین ئیشەڵا مانگی 6 و 7 ئەکەوێتە بەر تا گورێ مانگی تا سەرما ئەیبا مانگی 10 و 11
بەبێ ساڵەگە زۆر ساروێت مانگی دە تەواو بێ ئەگە درەنگ ساردیەکەی کەم بێت درەنگ پاییز و سیستان بێت ئەکەوێتە مانگ 11 ئەڵا تۆوەکەی خۆمانە هەموو ساڵێک چەند بنێکی جوان دانەی باینجانەکەوی کە درێژە چکا بێ باینجان درێژ ڕەغبەتی زیاترە دووسێ تۆدانی تا تاوا تاوپیەکە دوایەوە کۆتایی ساڵەکە ناوگەکەی دەرەکەین و شکەکەینەوە بۆ ساڵێت باینجان عادەتەن لەم کاتەیە ڕۆژناڕۆژە ئای پێویستەوە زایدەن 5 ڕۆژارێکیش ئەبێ دەرمانی جاڵجاڵەکە بکرێت و کە ڕنینەکەیشی هەفتەی جارێکە ئەیڕنیت و ئیتەم و هەفتێکە بێ بیرنیت ئەگەر حکومە ڕێگری کا لەوەی کەشتی دەرەکینێتە ناوە ڕسق پارە بکات ئەو کەسانەی شیکەوازیان لە فەلاعەت دێناوە ڕوو لە دەروی وڵاتەکەن و هەمان ئەگەڕێنەوە سەری شتەکانیان چکە ئەگەر بەجددی ئەگەر شت پارە کار ئیسفادێکی باشێ ئەو هەموو گەنجش ناچێتە دەروی وڵات و ماڵ و جێ و زێدی خۆی جێبێڵێت هەر لێرە ئامێنێتەوە و لە شوێنەکەی خۆیانی ساکێ زۆر کەسێ ئەرزەکە ئەفرۆشێت دەڵێ ئیسفادەی نییە کەسی بێگانێتە ناو زێدی خۆیەوە کە باوکو باپیرێ لەم شوێنە بوون بەڵام ئەگەر فەلاعەتەکە باش بێت ئەوە هەر لێرە ئامێنەوە. باینجان لەبەرەوەی کە ئاڵۆشی هەیە بەیانیان زووی شەڵاییتە سەری ئەیڕنیت چکا بێ ساعت حوت ئەو ناوە تاوا بێت چکە ئەگەر زۆر لە کاتی گەرابێڕنی ئاڵۆشەکەی تاهوی ئاست دەکات و ئەیڕنین و ئەیکەینە ئەلاگەوە لە ماڵۆدایەگرین و ئەبین بۆ سلێمانی بۆ ئەلوە ئەنی بۆ ئەگەر بارەکە کەم بێت بۆ ڕەژی داهاتووە چێتە ئەلووە ئەگەر زۆریش بێت خێرا ساعت حوت وەشتونوە ئەڕواتە ئەلو ئەفرۆشرێت. گوندەکان لە سەرەتای گەشەسەندنی کەرتی کشت و کاڵدان هێشتا بەشێکی کەم لە بەرووبوومە کشت و کاڵیەکان ڕێگەی زانستی لە داچاندن و بەرهەمەکانیاندا بەکاردەهێنرێت. پێویستە جوتیاران خولی فێربوونی کشت و کاڵیان بۆ بکرێتەوە و هان بدرێن بۆ ئەوەی ساڵ لە دوای ساڵ کەرتی کشت و کاڵی بەرەو پێشەوە هەنگاو بنێت.